لە پرۆژە یاسای بودجەی عێراق کورد زۆرترین ڕەخ نەیگرت چونکە پشتی هەرێم بە ڕێژەیەکی زۆر کەم کرایەوە لە کۆبوونەوەی نوێنەرانی کورد لە لێژنەی دارایی حکوومەت و پەرلەمان هەڵسەنگاندن کرا بۆ داهاتەکانی هەرێم و ئەو پشکەی کە لە بودجەی عێراق بۆی دیاری کراوە. هەڵسەنگاندنی یاساکە ئەوەی کە لە بۆ هەرێمی کوردستان و کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستان هەیە شیکراوە. هەوڵەکان بەردەوامن بۆ ڕوونکردنەوەی ئەو پشکەی کە بۆ هەرێم دیاری کراوە لە بودجەی عێراق. پەرلەمانتارانی کوردستانیش بە پێویستی دەزانن حکوومەتی هەرێم بڕیار لە بەرژەوەندی دانیشتوانی هەرێمی کوردستان بدات. ئەگەر ئەو بودجەی بەغدا دەینێرێ باشترە و زۆرترە و چاکترە لەوەی کە خۆت دەست دەکەوێت لەگەڵ بەغا ڕێک بکەوە. ئەگەر ئەوەی خۆت دەیکەیت و نەوتەکەت بەسەر بەخۆت دەفرۆشی داهاتەکەی زیاترە لەوەی بەغدا بەردەوام بە لەسەری چی لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە ئەوە بکە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە داکۆکیکردن لە مافەکانی گەلی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بەردەوام بێتن. لە بەغدا کورد بەیەگورتووی شەڕی هێشتنەوەی پشتی هەرێمیان کرد لە بودجەی عێراق بەڵام بەبێ کورد پرۆژە یاساکە تێپەڕێنرا. دوای گەڕانەوەشیان بۆ هەرێم نوێنەرانی کورد یەکگوتاری کورد لە بەرامبەر بەغدا بە گرنگ دەزانن. لە هەموو لایەکەوە تێڕوانینەکان دروست بوو لێدوانێکی تایبەتی لەسەر ئەمە ڕێک دەخرێت ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان بە تەواوی ڕوون دەکرێتەوە کە هەڵوێستی داهاتووی هەرێمی کوردستان لەم ڕۆوە چۆن بێ و چه هەڵوێستێک بگیرێتە بەر. حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێم بە هەماهەنگی لەگەڵ نوێنەرانی کورد لە حکوومەتی عێراق بەڕێ سەرۆکۆمار ئەندام پەرلەمانەکانی کورد فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق لە هەماهەنگیە بین و ئەکید پەیوەندی ڕاستەوخۆشەیە لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق. ساڵانێکە نوێنەرانی کورد لەگەڵ حکوومەت و پەرلەمان کۆ نەبوونەتەوە و چاوەڕوان دەکرێت لە داهاتوێکی نزیک کۆبوونەوەی فراوانی نێوان نوێنەرانی کورد لە بەغدا و لێپسراوانی باڵای هەرێم ئەنجام بدرێتن و بۆ ئەماش کورد قسەی کۆتایی لەبارەی دیاریکردنی پشتی هەرێم لە بودجە و کێشە چارەسەر نەکراوەکانی لەگەڵ بەغدا بکات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.